بێباوەڕان دوژمنانی ئەم ئاینە پیرۆزە هەموو کاتێک پیلان و سیاسەتی ئەوە بەکاردەهێنن کە گومان دوودڵی بۆ شوێنکەوتوانی ئەم ئاینە پیرۆزە دروست بکەن، هەر لە کۆنەوە تا ئێستا و تا قیامەتیش دوژمنان سیاسەت و پیلانی گومان و دوودڵی دروست ئەکەن لە دڵی موسڵماناندا. کاتێک کە خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم ئیسرا و میعراج شەوڕەوی پێکرا بۆ بەیانی بۆ خەڵکی باس کرد، بێباوەڕەکان کافرەکان هاتن بۆ لای نزیکترین کەسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆی بیخەنە گومان و دوودڵیەوە، وتیان ئەی ئەبوبەکری سدیق ئاگات لێ هاوڕێکەت چی دەڵێ کە محەممەدە صلی الله علیه وسلم ئەڵێ ئەم شەو ڕۆژتوومەتە لە مەکەوە چوومەتە بەیت المەقدس قودس وەگەڕاویشمەتەوە پێش بانگی بەیانی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێگومان نەک تەنها چووە قودس بەڵکو چووە ئاسمانەکان و هاتیشەوە بە فەرمانی خوا. ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای لێ بێ پیاوچاکە ئەولیای خوایە بەس غەیبی نازانێ، لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شارێکدایە نازانێ شەوڕەوی و ئیسرا و میعراج کراوە، بۆیە فەرمی ئەوە قالە ذالکە ئایا محەممەدی هاوڕێم صلی الله علیه وسلم شتی وای وتووە؟ تەئکید دەکاتەوە، وتیان بەڵێ وای وتووە، ئەوە تا ناو خەڵکە بڵاوی دەکاتەوە، دەڵێ چوومەتە قودس. یەکەم جار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئەوەی بۆ کردن بۆی باوەڕی پێبێن نەک هەمووی باسکا بە یەکجار، بەڵام ئەوان باوەڕیان بۆ نەبوو بچێتە قودس و بێتەوە چ جای بچێتە ئاسمانەکان. فەرمووی شتی وای وتووە؟ وتیان بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم محەممەد وتووێتی، ئەو قسەی ئەوە بڵاو بۆتەوە. فەرمووی ئەگەر وای وتبێ ڕاست دەکات، ئەوە ئیمانە. ئەگەر وای فەرموو بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو قسەی کردبێ بێگومان ڕاست دەکات. وتیان تۆ باوەڕی پێ دەکەی لە شەوێکدا ئەم ڕێگایە ببڕێ و پێش بانگی بەیانی بێتەوە؟ فەرمی لەوە دوورتریش باوەڕی پێ دەکەم، ئەگەر لەوە دوورتریش بڵێ زیاتریش ڕۆشتومە هەر باوەڕم پێیەتی، چونکە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئالەو ڕۆژەوە ناوینرا ئەبوبەکری سدیق چونکە ڕازگۆیە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت. سەیری کە ئەم بێدینانە دەیانەوێت گومان و شک دروستکەن بۆ شوێنکەوتوانی ئەم ئاینە پیرۆزە. ئەم ڕۆژ بە هەمان شێوە کۆمەڵێک تۆمەت و قسەی ناشرین ئەدەنە پاڵ ئەو ئیسلامە پیرۆزە، بەڵام ئیسلام زۆر زۆر لەوە گەورەترە. ئەوەی دژایەتی ئەو خوای کرد، ئەو دینەی کرد بەسەر شۆڕی سەری نایەوە ئەگەر تۆبەی نەکرد بێت.